ڕۆژە یاساکانی لایەنە سیاسیەکان بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی لە 23 حوزەیران چی ڕوویدا؟ ڕۆژێکی یەکجار گرنگ بوو لە مێژووی سیاسی هەرێمی کوردستانە، چونکە یەکەم جارە لە مێژووی سیاسی ئەمە ئەوەی کە حکوومەتی بەدەستەوێت توانای زۆرینە لە دەستەیە. ئەم نەوەتازەیە لە پەرلەمانتاران چ جیاوازیەکیان هەیە لەگەڵ پەرلەمانتارانی پێشوو؟ کەمتی ئەندامی مەکتەب سیاسی تیا پەرلەمان نازانی، کەمتین ئەندامی کۆمیتە ناوەندی تیا، جیلی دووەمی حیزبەکانی تیا. ئەم جیلە دووەمە بە تەسەوری من تێکەڵە بە کۆمەڵێک جیلی ڕۆشنبیر و کۆمەلگای مەدەنی ئەمانە کە ناتوانێت هەروە باز بە بەسەرڕای گشتی خەڵکی کوردستانە. پەرلەمان تاسە مەکتەب سیاسی و سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکانی تیانەیە و نقطەی قووەت نیە و نقطەی زەعفی پەرلەمانە. ئایا مانگە هەنگوینیەکە چەند دەکەیانێت؟ ئەو مانگە هەنگوینی کە ئێستا لە نێوان هێزەکانە هەیە، لە نێوانی کێتی و گۆڕان و هێزە ئیسلامیەکانە هەیە، بەردەوام نابێت. ئایا میلەت ئامادەیە دەنگ بە سەرۆکێکی تەنها تەشریفاتی بدات؟ ناتوانانی بە کۆمەلگای خۆت بڵێ بڕۆن بۆ دەنگان دەنگدەن بە سەرۆکی داهاتوی وڵاتەکەتان ئەگەر سەرۆکەکە و سێرمۆنی بێ. سەرۆکی تەشریفاتی عادەتەن وا پێویستەکە لە پەرلەمانەوە هەڵی بژێری. بەڕێی من مؤشراتەکانی ئەم یاسایانە وایە کە بۆ کاک مەسعود حازرەکرێ.